بنەماڵەی ئالنهیان چێن؟ شێخ مەنسوور ئالنهیان خەریکی چییە؟ ساڵی 1972 فیلمێکی هۆلیوودی ئەمریکی بەناوی The Godfather سەرنجی جیهانی بۆ خۆی ڕاکێشا. فیلمەکە سەرگوزەشتەی خێزانێکە بە ناوی ڤیتۆ کۆرلیۆنی کە لە نیویۆرک ئیمپراتۆریەتێکی تاوانکاری و بازرگانی بە مادە هۆشبەرەکاندا دەمەزرێنن. هەر لەو ساڵانەدا واتە سەرەتای حەفتاکان خێزانێکی دیکە دەردەکەون، بەڵام ئەم جارە لە فیلم و خەیاڵدانا بەڵکو لە واقعدا. ئەویش خێزانی ئالنهیانە لە ئیماراتی عەرەبی. ئیماراتی عەرەبی 7 ویلایەتە کە لەلایەن 6 خێزانەوە فەرمانڕەوایی دەکرێت. باگشتی وڵاتەکە و بنەماڵە دەسەڵاتدارەکانیشی دوو ڕوویان هەیە. ڕوویەکیان وڵاتێکی پێشکەوت و گەشە سەندووە بە شەقامی خاوێن و باڵەخانە هەوربڕە مۆدێرنەکانیانەوە. ڕووەکەی دیکەشی کە زیاتر بە پارە و میدیادا پۆشراوە بریتیە لە چەوساندنەوە و ئەشکەنجەی دەنگە ناڕەزاییەکانی ناوخۆی وڵاتەکە و لە دەرەوەش بازرگانی قاچاغ و چەک و هاریکاری گروپ و دەسەڵاتە تاوانکارەکانی ناوچەکە. ئیمارات لە ساڵانی ڕابردوودا بوو بە سەنتەری بازرگانی ئاڵتون. ساڵی 2020 بە بەهای 66 میلیارد دلار ئاڵتون تەنها لە دووبەی بازرگانی پێوەکراوە. نزیکی نیوەی ئەو ئاڵتونەی کە ئەو ساڵە هاتووەتە ئیمارات لە وڵاتی کۆنگۆ و وڵاتانی دیکەی ئەفریقاوە هاتوون. ئاڵتون لە وڵاتانەوە بە قاچاغ دەگاتە دووبەی. دەرهێنانی ئاڵتونیش لە کانە ئاڵتونەکانی ئەو وڵاتانە زیاتر لەلایەن گروپە چەکدارە تاوانکارە قەدەغەکانی ئەو وڵاتەوە دێنە ئیمارات و سپی دەکرێنەوە و ڕەوانەی ئەمریکا و ئەوروپا دەکرێن. لەم میانەیەدا یەکێک لە کاریگەرترین کەسی بنەماڵەی ئالنهیانی دەسەڵاتداری ئیمارات شێخ مەنسوور ئالنهیانە. مەنسوور ساڵی 1970 لەدایک بووە و کوڕی شێخ زاید بن سوڵتانی دامەزرێنەری ئیماراتە. شێخ مەنسوور دوای شێخ محەممەد بن زاید کە برا گەورەی خێزانی ئالنهیان و دەسەڵاتداری یەکەمی ئیماراتە، یەکێکە لە دەست ڕۆیشتووترین کەسی بنەماڵەکە و بەشدارە لە چەندین جۆر بازرگانی قاچاغ و تاوانکاری. شێخ مەنسوور ئەگەرچی بە فەرمی خاوەنی ینی مانچستەر سیتی ئینگلیزیە، بەڵام لە ڕاستیدا حەزی لە تۆپی پێ نییە و هاوشێوەی مەسرور بارزانی عاشقی وەرزشی ئەسب سواری و پێشبڕکێی یەختە. یەکێک لە کارە نایاساییەکانی شێخ مەنسوور کە کاردانەوەی فراوانی لێکەوتەوە پاڵپشتی محەممەد حەمدان بوو لە سوودان. محەممەد حەمدان کە لە ناوخۆی سوودان بە حەمیدەتی ناسراوە، ناوی گرێدراوە بە تاوان و جینۆساید و یاساشکێنی. حەمیدەتی کە سەرۆکی گروپی بەدناوی جەنجەوید بوو، ئەو گروپەی کە بەشدار بوون لە جینۆسایدی دارفۆر و ئێستاژ لایەنی سەرەکیە لە شەڕی ناوخۆی سوودان. بە گوێرەی سەرچاوەکانی هەواڵ، شێخ مەنسوور لە ڕێگای دروستکردنی نەخۆشخانەیەکی خێرخوازی لە وڵاتی چادی دراوسەی سوودانەوە چەک و تەقەمەنی گەیاندووەتە دەستی چەکدارەکانی محەممەد حەمدان کە ئێستا بەهێزەکانی پاڵپشتی خێرا ناسراون. شێخ مەنسوور لە ڕۆژئاوا بە پیاوی خاوەنی یەختەڕاقیەکان ناسراوە و لە سەرەوەش خاوەن نادی و عاشقی ئەسپ و وەرزش و جوانکردنی ڕووی ئیماراتە و لە ژێری شەوە گاتفادەرەکەی ئیمارات سەرقاڵی قاچاقچێتی چەک و سپیکردنەوەی پارەیە.